که عماد گوران سروکی فراکسیون ایکتی لی جواتا پارێزگاها دووکێ لێ دووکێت گەلمەدەیە ئەفدەمێتە باش کاک عماد دۆ جواتا پارێزگاها دووکێ بەیاننامەک دەرکرێت لەسەر بوومەبەڕانکردنا شنگالێ علی ئارتێشا تورکیا و کو جواتێ پوەیەکی کردبوو کو پەکەکە خوسەپێنەرە پەکەکە بوویە سەدەمەک هەیە کو شنگال بهێتە تووبەڕانکردن لێ ئیرۆ هەوا بەیاننامەکە جودا لە بەیاننامە دۆ دەرکرد ئایا سەدەما دەرکردنا vê بەیاننامە چ بوو؟ بەڵێ زۆر سپاس بۆ ئێوە و بۆ کەناڵەکەتان و بۆ بینەرانی خۆشەویست بەپێی ئەو هێرشەی کە فرۆکەکانی سەربازی تورکیا کردوونەتە سەر چای شنگال و سنووری کوردی ڕۆژئاوا پێمان باش بوو کە هەموو فراکسیۆنەکان بە کۆدەنگی بەیاننامەیەک بەڵاو بکەین و ئیدانەی هێرشەکەی تورکیا بکەین بۆ سەر چای شنگال بەڵام لە کۆبوونەوەکەشدا کە هەمووی فراکسیۆنەکانمان پێمان باش بوو کە ئیدانەکە بکرێت و دوای ئەوەش داوا لەلایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان بکرێت لە ڕێگای دیالۆگ و گفتوگۆوە لەگەڵ پارتی کرێکارانی کوردستان ڕێکەوتنێک هەبێت لە نێوانیان لەسەر قەزای شنگال بەڵام ئەوان پێیان باش بوو کە پارتی کرێکارانی کوردستان خۆیان سەپاندووە لە قەزای شنگال و ئەوانش ئەگەری ئەوەن کە تورکیا هێرشی کردوتە سەر قەزای شنگال و لە ئەنجامدا ژمارەیەک پێشمەرگە شەهید بوون لەوانە 6 پێشمەرگە شەهید بوون و چەندین پێشمەرگەی تریش بریندار بوون لەوانە چەندین شوێنیش خاپور کران بەڵام ئێمە بۆچی جواتە پەرێزگا دووکێ ئیدانەیە هێرشێ نەکرد لێ دامادەمدا پەکەکە کرا سەدام بەڵێ ئێمە بەپێی ئەو ڕێکەوتنەی کە ینی کە ئاگدار کراین و هەموو فراکسیۆنەکان کە بەیاننامەیەک بەڵاو بکەینەوە لەسەر ئیرانەکردنی هێرشەکانی تورکیا و دوای ئەوە کە داوا لە یەک لە نقطەکان ئەوە بوو کە پارتی دموکراتی کوردستان زیاتر تاکیدی کردەوە کە پارتی کرێکارانی کوردستان بیانوویەکە لەوێ لە قەزای شنگال کە تورکیا هێرشی کردوتە ئەو ناوچەیە بەڵام من لە جیاتی ئەم نقطەیە ئەم خاڵە من خاڵێکی ترم پێ باش بوو وەکو فراکسیۆنی یەکێتی پێم باش بوو داوا لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان بکەین لە ڕێگای گفتوگۆ دیالۆگەوە لەگەڵ پارتی کرێکانی کوردستان ڕێکەوتنێک هەبێت لە نێوان چووکە ئەمە کێشەیەکی ناوخۆیە پێویست بەلایەنی تر ناکات کە هاوبەش بێ لەم چارەسەرکردی ئەم کێشەیە خۆمان کە لایەنە سیاسیەکانی کوردستان لەگەڵ پارتی کرێکارانی کوردستان ڕێکەوتنێک هەبێت لە نێوانیان ئێمە داوامان نەکردەوە و فراکسیۆنی یەکێتی نیشتمانی کوردستان کە فراکسیۆنی گۆڕانش لەگەڵ ئێمەیە کە بەیاننامەیەکی هاوبەشمان بەڵاو کردەوە لەگەڵ تەواوی بەیاننامەکە بووین کە لە ئەنجومەنی پارێزگای دۆک دەرچوو بەڵام لەگەڵ ئەو خاڵە نین کە باسی پارتی کرێکارانی کوردستان بۆ ئەوەی کە هێرشگەل لە بەیاننامە دۆ یە جڤاتا پارێزگا دووکێ بوون ئیمزا هەواژیت گەل ئیمزاوان بوو نە ئیمزامان نەکردووە نە ئیمزامان کردووە لەسەر بەیاننامەکە هیچ ئیمزایەکمان لەسەری نەکردووە تەنها لەگەڵ ئەو وێ بەیاننامێ نەرینە هەواژی هەمان نەرینەوێ بەیاننامە بوو چونکۆ ئاماژەپێکی کرد و بە زۆرینایە دەنگان بە زۆرینایە بچونێن ئالیان ئەف بەیاننامە هاتیە دەرکردن آخر پارتی لەزی تێدا کرد ئێمە ینی متفق بین لەسەر ڕازی من لەسەر ئەوەی کە ئەم خاڵەی کە باسی پارتی کرێکارانی کوردستان دەکات کە بە خۆی سەپێنە لە قەزای شنگال و دەبێت بە زووترین کە قەزای شنگال بەجێ بێت ئەمە لەگەڵ ئەو خاڵە نەبووین هەر لە کۆمەڵەکە تەسویر کردیاگە و ڤیدیۆی هەیەما گوتمە ئێمە هەڵویستمان هەبوو کە دوایەوە هەر مباشەر بۆ ئێنارتی قسەم کردووە لێدوانم داوە دوایە بۆ کێنێن مباشر قسەمان کردووە کە ئێمە لەگەڵ ئەم خاڵە نین وەکو یەکێتی نیشتمانی کوردستان و بزوونەوەی گۆڕانیش و ئەمڕۆژ لەسەر ئەو هەلوێستە کە دوێنێکە کە ئەوە گۆڕانکاری تێدا کراوە لە بەیاننامەکەیە ئێمە بەیاننامەیەکی ترمان بەڵاو کردەوە لەگەڵ تەواوی بەیاننامەکە بووین کە لە ئەنجومەنی پارێزگای دۆک دەرچوو هەموو فراکسیۆنەکان تێدا بەڵام لەگەڵ ئەم خاڵە نین کە باسی پارتی کرێکارانی کوردستان دەکە کە خۆسەپێنە لە قەزای شنگال و پارتی کرێکانی کوردستان بیانوویە بۆ ئەوی کە فرۆکەکانی تورکیا هێرش بکەن ئەو ناوچەیە لە هەمان کاتیشدا پارتی کرێکارانی کوردستان لە قەزای مەخمور هەیە لە پارێزگای کەرکووک هەیە
ئەم شوێنانە بۆ تۆباران نەکرا بۆ تەنیا قەزای شنگا تۆباران کراوە. هەوا هەلویستەکە جدا هەبوو چه هەلویستێکێ دەن یەن فراکسیونە ناوا جیڤاتە پەرێزگەها دووکێ گەل هەلویستێ پارتی بوو. ئێمە تەنها چەند فراکسیۆنێکین لەوانە فراکسیۆنی پارتی دموکراتی کوردستان و یەکگرتووی ئیسلامی کوردستان و یەکێتی نیشتمانی کوردستان و بزودنەوەی گۆڕان و کلدانی و ئاشووری و ئەرمەنینە ئەوانەکەی فراکسیۆنە کۆتاکان هەمووی و لەگەڵ فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستانیش لەگەڵ ئەم بەیاننامە و ئەو خاڵەکەی کە ئێمە دژی ئەو خاڵین یەکگرتووی ئیسلام لەگەڵ ئەو خاڵەش بوو چون لەبەرەوە لەگەڵ هاوڵێست ئێمە نەبوو کە ئەمە دژی ئەو خاڵین بەڵام ئێمە لێرە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین و داوا لە حکوومەتی ئیتیحادیش دەکەین کە هەلوێستی هەبێت و بە داداچوونیش بۆ ئەم تۆبارانە بکە کە بزان